ئێمە دیارە بە گروپتیرێکی زۆر حەماسیەوە هاتنە دەرەوە هەموو لایەکمان هەبە سەرکردایەوە تاکو و ئەندامانی خوارەوە بۆی بانگەشە بۆ لیستەکەمان بکەین هەرچەندە بانگەشەکردن بۆ ئێمە ئەتوانین بڵێن لە زیادەیە چونکە کورد دەڵێتن ئەگە مانگەشە و دیار و پێ ئەنگوست ناکاتن بۆچی چکە بوێری و چاونەترسی و ڕاستگۆیی و دەستپاچی و عەدالەتی ئەندامانمان چ لە عێراق چ لە کوردستان چ لە پۆستەکانی حکومەت دەری خستووە کە ئێمە چ کەسێکن و چۆنین وەچی بۆ ئەو میلەتە ئەەکەین بۆیە ئەوەی کە دەیکەین بۆ ناساندن لیستەکەمانە کە 104 و ناساندنی کاندەکەمان کە چێنە کاندانمان ئەگەر نا ئێمە ڕابردوومان شاهیدە بۆ ئەوەی کە خەڵک دەنگمان پێداتن ئەگەرچی من دەنگم لە هەولێر نییە بەڵام وەکو کەسێک کە لە شاری هەولێر دانیشم زۆر بە گەرمی لە ناو پرۆسەکەین کۆمەڵ پێویستی بەوە نییە خۆی بناسێنێ بەڵام لە ناو کۆی هەڵمەتەکە هەڵواسینیش یەکێکە لە قۆناغەکانی بەڕێوەچوونی پرۆسەکە هیوادارم توانین لەم هەڵمەتەی کاکەوێت تا هەفتەی کۆتایی بتوانین زۆرترین ئەو بەپێی یاسا ئەو شتانی کە هاتوون هەڵی واسین و دەنگی کۆمەڵ بڵندتر بێت چونکە ئەمڕۆ هەمووانە زانن کۆمەڵبوون شانازیە لە ڕۆژانی ڕابردوو هەڵمەتێکی باشمان لە پارێزگای هەولێر و دهۆک ئەنجامدا وەکو ئەم دوو بازنەیە ئەم شەویش لەگە ژمارەیەک لە ئەندامانی سەرکردایەتی و کادیر و کاندیدەکان هەستاین بە ئەنجامدانی هەڵمەتێکی تر لە نێو شاری هەولێر بۆ هەڵواسینی ڕێکلامەکانی کۆمەڵی ئیسلامی لیستی 104 و ژمارەیەک لە ئەندامی سەرکردایەتی و کاندیدەکانیش تێیاندا بەشداری کردووە پرۆسەکە زۆر بە باشی بەڕێوە دەچی بەڵام بەداخەوە دیاردەیەکی ناشارستانی و یاسایی هەیە ئەویش ئەوەیە کە ئەو ڕێکلامانێک کە لە ڕۆژانی ڕابردوو لێماندان لە هەندێک شوێن لیان کردیتەوە ئەو شەژ وەکو شەوانی ڕابردوو لە هەڵمەتێکی چڕوپڕدا وەکو مەڵبەندی سێ و مەڵبەندی 11 دەوروبەری کۆمەڵی ئیسلامی هەستان بە براوکردنەوە هەڵواسینی پۆستەر و فلێکسەکان و شریتەکان لە نێو شاری هەولێردا بەدەستخۆشش لەو برایانە دەکەن کە خۆبەخشانە و لێبڕاوانە بەبێ هەست بە ماندووبوونەکی بکەین گەرم و گوڕن لە سەر هەڵواسینی پۆستەر و فلێکسەکانی کۆمەڵی ئیسلامی هەموو لافیتەکان مەلێکەنەوە خۆ ناتوان دەستما بگرن ئەو کاتی قەڵەمەکە ماوە دەستەوەیە بەتەما خودای گەورە سەرکەوتوو دەوی شەڵک ئەم شەو دەمانەوێ پایتەختی هەرێمی کوردستان پرتەقاڵی بکەینەوە زارێکی تر بۆەوە کە ئەو گروتینەی کە لەلایەن کەوادیر و ئەندامان هەیە لەلایەن خەڵکی دڵسۆزە هەیە درێژەی هەیە بە حەقەت ئێمە ماندوو ئەو خەڵکە ئێمە ماندوو نابێ هیلاک نابێ ئەگەر هەرچەندی تر بێتن و دەستخۆشیمان هەیە لێرەوە من وەکو ئەندامێکی سەرکردایەت دەستخۆشیم هەیە لە گشت ئەندام و دۆست و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی لە گشت شارەکانی هەرێمی کوردستان کە لە ماوەی هەڵمەتی هەڵبژاردن ماندوونە ناسانە بە شەو و بە ڕۆژ کاریان کردووە بۆ سەرکەوتنی لیستی 104 لیستی هەڵوێست لیستی کۆمەڵی ئیسلامی